تەندروستی و بە جوانی هێشتنەوەی بدانی شیری کاریگەری لەسەر جوانی و ڕێژی بدانی هەمیشەیشتە یەکەمیشتەوە بدان دڵشون ئەو وەکتریا و شتە پیسان و زیانبەخشانە دان بە دەستەکە ناکەن. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان ئەمڕۆ لە خولی هاوینەی کچان بە پێویستمان زانی سمینارێکی ڕۆشنبیری تەندروستی پێشکەشی قوتابی ئازیزەکانمان بکەین هەر لە چوارچێوەی وانە پەروەردەییەکانمان پێمان باش بوو وانەیەکی تەندروستیش پێشکەشی قوتابیان بکەین لەسەر تەندروستی دەم و ددان لەژێر ڕۆشنایی ئەو فەرمودەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەموو ئەندامەکانی جەستە حەقیان لەسەرت هەیە پاراستنی دەم و ددانیش بەشێکی گرنگن لە جەستەی مرۆڤدا. ئێمە لێرە بە خەمی مناڵە چاوگەشەکان وین لە هەموو بوارەکان پێمان خۆشە تاکێکی تەندروست هەم لە پەروەردە هەمیش لە جەستە بەرهەم بهێنی. سەرەتا بەلای خۆی بەخشندە و میهرەبان زۆر سپاسی مامۆستاکان دەکەین و زۆر سپاسی دکتۆر بێستون دەکەین کەەوە ئەم سمینیاری پێشکەش بە ئێمە کرد کە سەبارەت بە ددانەکان ئەو ڕێمایانەی کە دکتۆر بێستون بە ئێمەیدا ئینشاڵڵا هەمووی جێبەجێ دەکەین و هەروەها ئەو ڕێمایانەی کە پێداین سەبارەت بە ددان بۆ ددان ئەندامێکی سەرەکی دەستی ئێمەیە کەوا پێویست دەکات ئێمە گرنگی بە ددان بدەین و یەکەم جار بەناوی خودای بەخشندە و میهرەبان سپاسی دکتۆر بێستون دەکەین کە هاتوون ئەوم جۆرە ڕێنمایانەی بە ئێمە بەخشن ئینشاڵڵا ئێمەش جێبەجێکەین ئەگەر ئێمە دانمان بپارێزین ناکەینە ئەو جۆرە کێشانە کە بۆم نەبچین لای دکتۆر دەری بین تووشێم ئازارانە بین بەڵام ئەگەر بیپارێزین ئینشاڵڵا ڕێنمایەکانی دکتۆر بێستونیش جێبەجێکەین و ئەگەر دانمان بشوێن و خاوێنیانکەینەوە بیان پارێزین ناکەینەوە بۆم نەبچین لای دکتۆر و بیان کێشین و پڕیان بکەینەوە ئەم جۆرە شتانە تووشی ئازار نابێت. ددانەکانی ساغ و چاکن ئەوە بەرەکەی ئینسانێکی گەنج چکە گەدەی بەتەندروست ئەو لێوانەیە بکردنا کەواتە ددان ئەحسەنە سووەڕەکوم ئەوێ لە ددانەوە دەستێکە دوایە زمان ماڵ پێوەێ ئەستە گەدەی ڕۆڵ بوو و هەروەها ژینگەی پیسوانە بپارێزن ددانەکە بپارێزن دەبێت ددانەکان بۆ ئەمڕۆ هەڵساین بە ئەنجامدانی وەرکشۆپێک سمینارێک لە بۆ ئەو گوڵە خنجیلانانەی کە بەشداریان کردبوو لە خولی هاوینەی بەڵام خولی هاوینەیەکی زۆر گرنگ و پێویست و پیرۆز کە خولی قورئانی پیرۆز و ڕەوشتە ئیسلامیەکان بوو کە لەلایەن لەقی سۆرانی ڕێکخراوی و خوشکانی کۆمەڵی دادگەری ئەنجام درابوو بەڕاستی بە خۆشحاڵیەوە من کە بانگێشتان کردم بۆی سمینارێک دەربارەی تەندروستی منداڵان و هەروە تەندروستی ددان بە گشتی بۆیان باز بکەین لە کۆتایشدا هەریەکە و سەرێک لە هەدیەکمان پێبەخشین بۆی بتوانن گرنگی بەو کارە تەندروستیە بدەن زیاتر و هەروەها زیاتر جەستەی خۆیان بە تەندروست بێنەوە. ئێمە وەکو لەقی سۆرانی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان بەڕاستی زۆر خۆشحاڵ بووین لەگەر ئەو خنجیلانانە زۆر بەڕاستی هەستم کرد کە گرنگی بە تەندروستی خۆیان دەدەن. باشه ان شاء الله.